بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئەزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەزیزانی بەرنامەی ڕسەی زانایان سەلام و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ خۆشحاڵ و شادومانین کە لە ئاڵلقەیەکی تری تازەی بەرنامەی ڕسا لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستا بێت خۆشەویستان بۆ ئەڵلقەی ئەمجارە ڕسەمان هێناوەتە شارە جوانەکەی کۆیە شاری مەلاو شاعیران دەمانەوێ ئاشنای بۆنی گوڵەشی تری بۆندار و دارێکی بەرهەمداری ئەو شارەتانکەین کە ئەویش ڕێزار جەنابی مامۆستا مەلا محەممەد ئەمین چۆم حەیدەریە لەگەڵمان من بێکەوە دانە بەدانەی پەڕەپڕ لە بەرهەمدارەکانی جەنابی مامۆستاتان بۆ هەڵەدەینەوە کە چۆن مامۆستایشی بەرهەمدار بووە مامۆستایشی سەنجین مامۆستایشی پڕعلم مامۆستایشی خزمەتکار و بە هەڵوێستی خاک و وڵات و نیشتیمان لەگەڵمان بن. ژیان نامەی مامۆستا مەلا محەممەد ئەمین چۆم حەیدەری ناوی تەواوی محەممەد ئەمین کوڕی عەلی کوڕی ئیسماعیلە ساڵی 1933 لە گوندی چۆم حەیدەری سەربەناحیەی تەختەق لەدایک بووە ساڵی 1956 ژیانی هاوسەری پێک دێنێت و لە بەرهەمی ئەو هاوسەرگیریەدا دەبێتە خاوەنی کوڕێک بە ناوی جەواد و دوو کچ بەناوەکانی خانزاد و زەینەب ئەو ڕۆژگارە بە شێوەی ئێستا قوتابخانە و خوێندنی ئەکادیمی بەربڵاو نەبوو بۆیە هەمیشە حوجرەکانی کوردستان ئەو ڕۆڵە گەورەیان جێڕاوە لە فێرکردن و پەروەردە و خوێندن گوندەکانی کوردستان قوتابخانەی پێگەیاندنی دەیان شاعیر و نووسەر و زانای ئاینی و کەسایەتی سیاسی هەڵکەوتوو بوون لە سەردەستی ئەوانەدا سەدان زانای مەزن پێگەیشتون کە خزمەتێکی گەورەیان بە کۆمەڵگەی کوردەواری کردووە هەر بەم جۆرە مامۆستا مەلا حەمەد ئەمین لە سەردەستی مەلای گوندەکەیانەوە دەست بە خوێندنی قورئانی پیرۆز و کتێبە سەرەتاییەکانی زانستی شەرعی دەکات دواتر لە قۆناغی مستەعیدی بە مەبەستی خوێندن چەندان شوێنی کوردستان گەڕاوە و ڕۆیشتۆتە خزمەتی چەندین مامۆستای پایە بەرز دوای سەردەمی خوێندنی حوجرە لای چەند مامۆستایەک و لە چەندان شوێن خوێندوویەتی و لە هەر مامۆستایەکیش بەهرەیەک وەردەگرێت و لە هەر شوێنە و کەلتورێک فێر دەبێت ئەم مامۆستایە کاتەکانی بەفی ڕۆنادات بەڵکو بەردەوام سەرقاڵی کۆششکردن و کۆکردنەوەی خەرمانی زانست و زانیاری بووە بۆ پێگەیاندنی خۆی بەو شێوەیە قۆناغی سوختەی تێپەڕان پاشان لە قۆناغەکانی خوێندنیدا لە خزمەتی مامۆستا مەلا عەبدولقادرکانی دەربەندی کە یەکێکە لە زیرەکترین موجازەکانی مەلای گەورەی کۆیە بڕوانامەی زانستی وەردەگرێت دواتر وەک پێش نوێژ و وتار خوێن دەست بە خزمەت دەکات و حوجرەی کردوتەوە و بەردەوام قوتابیانی زانستە شەرعیەکانی پێگەیاندووە دوجار لە ساڵی 1990 لە ڕێگەی هەولێر کۆیە بە ڕووداوی ئۆتۆمبیل کۆچی دوایی دەکات و لە گۆڕستانی دەروێش خدر لە تەنیشت ئارامگەی مەلای گەورەی کۆیە بە خاک دەست پێردرێت. بەڵێ بینەرانی ئەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ خۆشەویستان لە دەستپێکا کورتێک لە ژیانی جەنابی مامۆستای مەرحوممان بیست لە نزیکەوە لە خزمەتی کوڕەتاقانەکەی ڕێزار جەنابی مامۆستا دەدوێن کە ئەویش ڕێزار دکتۆر جەواد چۆم حەیدەریە میلادگیری فعلی مامۆستا هەم لە ڕووی معریفەتەوە هەم لە ڕووی نەسەب و عیلمەوە دەمانوێت زیاتر پەڕەکانی ژیانی جەنابی مامۆستا هەڵدەینەوە بۆی کە دەستپێکی خوێندنی و هەروەها مامۆستا بەڕێزانی کە لە خزمەتیا خوێندوێتی تا کاتێک کە بڕوانامە وەردەگری ئەو شوێنانی کە مامۆستا بۆی چووە دواتریش قوتابیەکان و خزمەت و هەوڵ و تەقەڵای جەنابی مامۆستا لە هەموو ڕۆکانی ژیانی بە تایبەتی لە ڕووی پەروەردە و لە ڕووی زانست و زانیاریەوە دکتۆر جان سەلامی خوات لەسەر بێت سڵاو ڕێز بەخێر بن زۆر سوپاس بۆ هاتنتان ئێمە کە باسی باوکم دەکەین لەو تەمەشاکردنەوە باسی دەکەین کە یەکێکە لە خەڵکی ئەو شارە و یەکێکە لە خەڵکی کوردستان کە ڕووی تایبەتی خۆی هەبوو بەرامبەر بە ڕووداوەکان بە تایبەتی لە ساڵەکانی 75 تا 90 بەڵێ جا من دەمەوێت ئەوە پێمان بڵێ مامۆستا ئەو پێگە بەرزە ئەو هەیبەتە ئەو کەسایەتیە بەرزەی کە مامۆستا هەیبوو
لە چیەوە دەستی پێکرد و تا ئەو کاتەی بە خۆناک گەیشت؟ خۆی ئەو لە دایکبووی گوندی چۆم حەیدەرە لە ساڵی 1933 لە دایک بووە، وەک لە شناسنامەکەی نووسراوە. دوای ئەوەی کە لە گوندەکەی خۆیان دەگاتە تەمەنێکی کە دەست بە خوێندن بکات، هەر لە لای مەلایەکانی گوندەکەی خۆی دەست بە خوێندن دەکات. لەو سەردەمەدا وابزانم مامۆستا مەلا عەبدوڵڵای قامیشە لەوێ مەلا بووە، دەستی بە خوێندنە سەرەتاییەکان کردووە کە مەرحەلەی پێش سوختایەتی تا مەرحەلەیەکیش لە سوختە لەوێ بووە. دوای ئەوە دیارە دێتە کۆیە، لە کۆیش دەچێتە گوندی گۆبتەپە. لە گۆبتەپە زانایەکی زۆر گەورەی لێ بۆ مامۆستا مەلا عەبدولقادری کانی دەڕبەندی کە مامۆستا عەفو یەک پرسیار لێرە، ئەکادمی ئەو کات نەبووە مامۆستا لەبەر ئەوە ڕۆیشتە مەدرسەی شەرعیان حوجرە؟ هەش بوو بێ زۆر کەم بوو، ینی تەنها لە شارە گەورەکان هەبووە، وەکو لە کۆیە تازە قوتابخانەیەک دوو قوتابخانەی لێ بووە. ئەوەی یەک دووم تەبەن ئەو بە حکمی ئەوەی کە لە بنەماڵەیەکی دینپەروەر بوون، لەوێ ئەو ڕێبازی هەڵبژاردووە کە خزمەتی دینی خۆی بکا و خزمەتی میلەتەکەی خۆی بکات لەو ڕێگایەوە. لەوێ کە دەست بە خوێندن دەکات و دێتە کۆی و لە دوای کۆیەش دەچێتە گۆبتەپە، زۆربەی زۆری خوێندنەکەی لە گۆبتەپە بووە. لای مامۆستا مەلا قادری کانی دەڕبەندی دەیەکە سەر بە کۆیە. گۆبتەپە گوندێکە حدودی 10 کیلۆمەتر کەمتر لە 10 کیلۆمەتر دەتوانین بڕین دوورە لە کۆیەوە. ئەو گوندە کاتی خۆی مەدرسەیەکی زۆر گەورەی لێ بۆ مەدرسەی یعنی قوتابخانەیەکی ئاینی زۆر گەورە کە مامۆستا مەلا عەبدولقادری کانی دەربەندی بەڕێوەی بردووە و ئەوەی کە گوندەکەشی بەڕێوە بردووە چۆخەڕەحیم بووە کە کەسایەتێکی گەورەی ناوچەکە بووە. کاتێکە لەوێ بۆ ماوەیەکی زۆر لەوێ دەمێنێتەوە بۆ خوێندن، یعنی دەتوانم بڕێم لە کۆتایی چلەکان هەتا ساڵی 1956 لەوێ بووە. لەوێ گەیشتۆتە ئاستێک جگە لەوەی کە مەرحەلەی خوێندنی سوختە و مستعیدی لەوێ تەواو کردووە، هەر بۆ خۆشی لەوێ هەندێک فەقیه هەبووە کە لە کاتی کە مستعید بوو هەندێک فەقیه هەبووە. فەقیهەکانی هەندێکیان تا ئێستاش ماون، یەک لەوانە مامۆستا مەلا تاهیری کوڕی مامۆستا مەلا قادری کانی دەربەندی، مامۆستا عەبدوڕەحمان گۆمەشینی، هەندێکی کەش مامۆستایەکە بۆ ناوی شێخ محەممەد بووە. لەوێ دەرسی بۆوان گوتووە و بۆ خۆشی لای مامۆستا دەرسی خوێندووە تا ئاخر مادە ئاخر بابەت لە خوێندنی مەلایەتی، هەر لەوێ ئیجازەی زانستی کە پێی دەرێن ئیجازەی علمی یاخود ئیجازەی مەلایەتی وەردەگرێت. دوایەوەیکە ئیجازەی لە 1956 کۆتایی 56 دوایەوەیکە ئیجازەی مەلایەتی وەرەگرێت دەبێتە مەلا. تەبەن دوایەوە کە هاوسەرگیری دەکات لەگەر دایکما کە دایکشم خەرشی گوندی دارەختیارە لە عەشیرەتی شوانە، کچی حاجی عەبدوڕەحمان بووە. حاجی عەبدوڕەحمانی کۆرەیان پێگوتووە پیاوێکی ناودار بەردناوچەکەی خۆیان، دەبێتە مەلا لە گوندی داربەڕوولە، هەرسەر بە کۆیە لای ئەو پرۆژەی ئاوەکەی کۆیە مەشهورە. ماوەیەک لەوێ دەبێت دوایی دەچێت بۆ سەربازی، خزمەتی سەربازی. لە خزمەتی سەربازیش دەیکەنە نایب زابط، یعنی مەلاش بۆ خزمەتی سەربازی دوای بیکا کە یعنی لە دوای لە کاتی مەلایەتی بردویانە بۆ خزمەتی سەربازی. لەوێ دەگاتە ینی نایب زابط بووە لە خزمەتی سەربازی. دوایەوەی کە خزمەتی سەربازەکەی تەواو دەبێت دەگەڕێتەوە، ئەو جارە هەر بۆ مەلایەتی دەچێتە گوندی دارەختیار. لەوێش مامۆستا دەوری مەلایەتی هەبووە لە سەربازیش؟ بەڕێ لەوێ مەلا بوو نایب زابطش بوو، ینی یەبرین ئیمامی بەرنوێژی بۆ کردنون و هەروەها نایب زابطیش بووە. دوایەوەی کە لە دارەختیار دەبێتە مەلا ماوەیەکی زۆر لەوێ دەبێت، دەتوانین بڕێین زیاتر لە 20 ساڵ لەوێ دەبێت هەتا ساڵی 1970. لە 1970 دەچێتە کەرکووک. لە کەرکووک مزگەوتێکی نوێ دروست دەکرێت، هەر بە مەلایەتی دەڕوا هەر بە مەلایەتی. لەوێ مزگەوتەکە ناوی جامع محەممەدیە. باشە لۆ ڕۆشتە کەرکووک بۆ من نهاتەوە کۆیە مەسەلەن. تەبەن ئەو یەکەم ئەو گوندە لە کەرکووکەوە نێزیکە. کەرکووکیش ئەو وەختە بڕێ مەجای کارکردن و ئیشکردنی زۆر فراوانتر بوو بێگومان. دوایەوە ئەو کە چۆتە کەرکووک ماوەی تەبەن ساڵێک لەوێ بووە، دوایی بەڕەسمی ینی بە دامەزراندن دادەمەزرێت، دێت سەر میلاشی ئەو خاوی، ینی پێشتر دامەزراو نەبووە خۆبەخش. بەڵێ وەکو خۆبەخش و یان مەلای گوندەکان بووە.
لەوێ کە دادەمەزرێ دێتە کۆیە لە کۆیە یەکەم مزگەوت کەلەی بوو مزگەوتی تاڵەبانی بووە دوای ماوەیەک دەچێتە مزگەوتی مەلاجامی لە مزگەوتی مەلاجامی 5-6 ساڵ دەمێنێتەوە جا دێتە مزگەوتی گەورە و دەبێتە مەلا و وتارخوێن لە مزگەوتی گەورەی کۆیە لە مزگەوتی تاڵەبانی و لە مزگەوتی مەلاجامی لەوێ بەس پێشنوێژ و تارخۆین بە مەدرسەی هەبوو تەڵەبی هەبوون ئەو هەر لە کەرکووچیش و کە دوایەوە هاتە کۆیەش و لە هەر مزگەوتێک بوو بێ فەقێ هەبووە و چەند زانایەکی بەڕێز لەژێر دەستی ئەو خوێندنیان تەواو کردو ئیجازی زانستی داوەتنێ جا چ لە کۆیە و لە کەرکووک و دوایش لە کۆیە و هەتا ئەو وەختەی کە وەفاتی کردووە بێفەقێ نەبووە بەڵێ قۆناغەکانی مەسەڵەن مزگەوتانی کە کردی جگە لە مزگەوتی تاڵەبانی و لە کەرکووک و لە مەلاجامی لە کوێی تر مامۆستا وەکو مەلا تەنها لەو جێگایانە بوو کە باسم کرد لەبەرەوەی و تەمەنیشی زۆر نەژیاوە یعنی کە ماوەی 50 ساڵێک ژیا دوایی بە حادسەی بە ڕووداوی ئۆتۆمبیل وفاتی کرد لەبەرەوە ئەوەندەی کە مەلایەتی کردووە لەو ناوچانە بوو بە زۆری لە دارەختیار بۆ دوایی کە چۆتە کەرکووک لە کەرکووچۆ بۆ کۆی لە کۆیش لەو سێ مزگەوتە سەرەکیەوە بەڵێ مامۆساوی کە باز دەکرێت بۆ نمونە وەکو مەلا کە دەرچووی حوجرەن پێشەنگ و پێشەوان ڕۆڵی کوردایەتیش با بڵێن لە هەفتا پێنج تا دەگاتە بەڵێن 90 کە بەڕێستان باسیەوە دەکەن سەردەمی مۆقی بووە سەردەمی پێناسی کەسایەتی کەسەکان بووە سەردەمی دینداریوە بەمانای کەلیمە کەسێکی بە هەڵوێز بێ ئەو کاتە ئەو مامۆستا یەک بۆ لە مامۆستانێک کە بەمانای کەلیمەتەیدا سەرکەوتوو بووە وەکو کەسایەتێکی سەرکەوتوو لە ژیاندا خۆی بەڕاستی هەڵوێست کاتێک بە هەڵوێست دەژمێردرێ کە ترسی تێدا بێ کە قوربان کە بزانیت ئەنجامەکەی ئەوەیە کە تووشی زیان مەرگ و مردنە ڕاست مەرگ و مردنە ئەو تەڵەن کە لە بەتایبەتی لە نێوان 75 هەتا ساڵی 90 بەڕاستی هەر کەسێک لە کوردستان بێ و هەڵوێستی هەبوو بێ شایانی ئەوەیە ڕێزی لێ بگیرێ و میدالیای زێڕینی پێوە بکرێت جا چ لە ناو کوردستان ژیا بێت چ بوو بێتە شۆڕژێر و یان چەکدار بوو بێت ئەو جگەلەوەی کە لە ساڵی هەفتایەکانەوە لە یەکێتی زانایانی ئاینی بۆ سەردەمێک ئەندامی لێژنەی ناوچەی کۆی و دوایی بەرپرسی لێژنەی ناوچەی کۆی بۆ لە 75 چووە ناو شۆڕش یعنی هەر بە ماڕەوە چوینە ناو شۆڕش و دوایی چوینە ئێران لە دوای ئەوەی کە شۆڕش توایە و تووشێ و نوسکۆیە بوو لە 76 هاتینەوە بۆ یعنی کوردستان بۆ باشووری کوردستان هاتینەوە کۆیە لە کۆی بەردەوام بووین لە ژیان من تەڵان لە خوێندرم و هەندێک خوێندرم لێرە بوو دوایی لە هەولێر و دوایی لە بەغدا بوو خوێندەکان هەمووی لە بەغدا بوو بەڵام ئەو هەر لە کۆی ژیا و هەڵوێستەکانیش بەڕاستی خەڵکی کۆی هەموو شایدن لەسەرەوەی کە لەو سەردەما کەم کەس هەبوو بە ئاشکرا بتوانێت بەرامبەر بە ئەو زۆردانان ڕابۆستێ و هەڕویستی هەبێت کە خۆی تووشی کێشە بکە بەڕاستی خۆی تووشی مەرگ بکات بەڕێ هەڵویستەکان لێرە بێ یا لە هەولێر یا لە بەغدا یعنی ئەو هەر لە کۆی هەڵویستی دەت نەبڕیەوە زۆر جار لە کۆبوونەوەکان لە بەغدا لە کۆبوونەوەکان لە هەولێر لەگەر بەرپرسانی بەرزی حکوومەتی ئەو سەردەما هەڵویستەکانی دەربڕیەوە و ناڕزایی خۆی دەربڕیەوە بەرامبەر هەرسوکەوتی حکوومەت بەرامبەر بە خەڵک مامۆستا مەلا حەمەد ئەمین یەکە لەو فەقیانەی کە باشیان خوێندووە و ئیجازەی مەلایەتی لای مامۆستا مەلا قادر کانی دەربەندی کە بابزانم ئاخر مجازی مەلای گەورەیە لە حەیات ئیجازەی لە مامۆستا مەلا قادر وەرگرتیە بوویتە مەلای گوندەکەی پێ دەرێن داربەڕوو تر دوایی دەورەی نایب زابتی و عسکەریش دوای دیوە و نازم سارێک 2 سال لێ بۆ و دوایش ئیمامەت و خەتابەتی لە گوندان کردێ و آخر جاری لە کەرکووک ساحة الطيران جامع المحمدي فترەك لەوێ ئیمام و خەتیب بوو تر دوایی لە ئیمتیحان و دوای دا لە بەغدا
هاتعين بإمام لمزقوتي ملا جامي لكويو دوايش لمزقفتي قورو يتر دواي كدعمي ساربو رحمتي خوي لبي أو فتري أمن أقام ليك لكويبو أكو دبا دستوري فقيتي فقيه بو خويندري ملاتي بيدا كرنو حتى زارشان كريك كانوا خوني ملاتي تاو كردي لايو إجازي ملاتي دايه ناي ملا تاهر بو أوزانم أوزان ملا زماني قو مشيني جيك الأواني كإجازي ملاتي أنكن أو ورقرتيا ما موسى ملا أحمد أمين قابليتش باشي هبو عربيش زواني دزاني فصاحته بلاغتش سعاشي هبو زرعته غيرتش سيري هبو لهندك موقف كدا يتواني قصبك كم كسبو بتواني أو زورا موقفة أو زورا قصانبك لفترة كمان إمام خطيبهم للتكرير دعوة كرابو لوزارة أوقاف بغداد ملاكاني كردستان طبعا وان بلنا وهوليرة سليمانية كركوكا دوهوكا وزانا وعربان مناطق السنة والشيعة عالم زور بان كرابون لوزارة أوقاف لبغداد لوين دري وزير أوقاف دا سكر دقصة كردن لقى ملاكان ديار كابراشي نازم زور شارع زانبو نازم سمو قوتي روي كذا ملاكاني الشيعة أو دمكاتي حرب العراق وإيران لا اشتاكامو قوتي يا بوتي تاكينك خطبة زمعنا كان ذا الشيعة أو دما خطبة زمعنا ناخو عندوا شو نقول إلا دبي إمامي مهدي منتظر دبي شيء أوهابي إتر وزير ديار بليان تورب لونا كان فرمو أو خميني هاتو خطبة جمعة صادقون الليلة أقول أنا يا أخوان أو زارا روي لوان كردا ملاكاني كرد وتي ملاينا شيخ كان يتشو خانقا كان روي كردوان وزير وتي والله يا قرب دز مندبو أو أقصي وزيرة ناي عبد الله فاضل مو وتي أو تشانا أو خانقانا مدرخينهم حتى طبعا بعربي يقول لو كان الأمر بيدي لهدمت تلك التكايا والخانقاهات هم يعني مدرخان شيكة تغسل لدجيان لدجي مرة أحمد ما وصى أحمد من أصدق فيها طبعا بعربي قصيك قلت زناب أو إشيتو أو قصيتو أو خلاف أمر سيد الرئيس وخاطري وي بشي وش واقصيك قلت سن قلت سيد الرئيس أمريكا دي نائب كودا ما في عندكو السيد النائب عزة الدوريان في عندكو أو أمريكا دي سرداني تشوف أنا كامكا باري تايبتيان سر بكري زاني سيان دي لوان زيبا زيبكا زمان ليرا توشي حيرد بينا نحن حائرون بين أمر السيد الرئيس بإصلاح تلك التكايا والخانقات وعدمها من قبل السيد النائب كابرا وكابراشي قرو قبوزي بجي نيتا تواني بريتشي أخنا تواني قصي صدام بري غرطا يعني إيش سيد النائب غرطا زور أو هاماوا والرحمة بالرئيس العلماء شي سني أو ساكا شيخ أيوب والرحمة إخوائي لبي ويسيبا كبري إنقاذ الموقف نزاتي بدا لما وصل كاكا قوتي ما لو ياتينا لو مكتبي كلي مكتبي وزير الوزراء وين في دقو وزارة أوقاف وشؤون الدنيا وتي ومن وساعتنا فهمت سؤال ما يبقوا تاسوا بدنا من وساعتنا أتانا زمن الاجتماع تام مقصد من السبب بيا وشي بغيرت بلغز كردن يعني قصي شي وايك وزير أوقاف دمي جيرا نيزاني بريسي ليرا مثلا فترة ليرا بو مثلا هو كابرا عندك بياي هبو بنا بياي حكومة بياي عندك وزير الدولة وكو عبد الله ما تورو نازانم ناين سيوانا مشهورة كهاتين تيرا خش كوينة يعني رايح قصيب كان أو قصي كرديا قصي كرديا وتي باشا نقول ليرا بنا وزيري حكومتي كردستان صار بحكومة صار بحكومة ساعتي أو زمان فرمو
فرانیشتان فران تەقەتان فران خەرەتان گرتن نازام چی کابرا گوتی نێن دەزانی برێن چی ئەوە مامۆستا عەبدوڵڵا مامۆستا مەلا حەمەد ئەمین هەزار ڕەحمەتی لێبێ. مامۆستا مەلا حەمەد ئەمین یەکێک بوو لە مامۆستا چاکەکانی کوردستان پێویستە ژیان و ئەرک و ماندووبوونی ئەو مامۆستا چاکانی کوردستان بەگشتی و جەنابی مامۆستا مەلا حەمەد ئەمین چۆم حەیدەری لە لاپەڕەی مێژوو بەزێر بنووسرێن چونکە ئەوەندە خزمەتی ئاینیان کردووە خزمەتی ئیسلامیان کردووە خزمەتی گەل و نیشتیمانی خۆیان کردووە دیفاعیان لە نیشتیمانیان کردووە ئەو پیاوە بە ڕێزانە لە ڕوانگەی عیلم و زانیاریەوە شارەزایەکی تەواوی هەبوو بە هەر 12 عیلمەکانی کە جاران لە حوزرە دەخوێندران لە هەموو عیلمەکان ئاگادار بوو هەموو مادەکانی دەگوتەوە و هەروە لە شریعەتی ئیسلام هەمووی ئاگادار بوو. ئەو پیاوە لە ژیانیا لە فەقێتی کە تەواو کردووە بێ حوزرە و مەدرسە نەبووە دایمە مەدرسەی هەبووە ئیجازەی مەلای داوە چەندین ئیجازە لە وەرگیراوە بۆ خۆی یەکێکە لە فەقێ زیرەکەکانی مامۆستا مەلا قادرکانی دەربەندی هەروە مامۆستا مەلا قادرکانی دەربەندی یەکێکە لە فەقێ زیرەکەکانی مەلای گەورەی کۆیە جەنابی مەلا محەممەد جەلی زادا ئەوجا ئەمیش هەر لە خزمەتی مامۆستا مەلا حەمەد ئەمین چۆم حەیدەری و ئیجازەم وەرگرتووە و خوێندومە کەواتە ئیجازەی مەلای گەورە هەتا ئێستا لە مزگەوتی گەورەی کۆیە ماوە مامۆستا مەلا حەمەد ئەمین لە جگە لەوەی کە عالمێکی چاک بوو پیاوێکی پیاوانە بوو پیاوێکی کۆمەڵایەتی بوو پیاوێکی سەخی بوو ماڵی دائیمە ماڵ و دیوەخانی هەبوو خزمەتی خەڵکیە کرد خزمەتی خەڵکی دەکرد هەروەها ئەو مامۆستا بەڕێزە جگە لەوەی کە عالم بوو پیاوێکی عاقلیش بوو پیاوێکی ڕەشیدیش بوو بەوە دەزانم چونکە لە زۆر کێشەی کە بەسەر میلەتەکەیان دەهات بە جواب دەهات بۆ نمونە لە زمانی حکومەتی بەعس بە تایبەتی ساری ئەنفال کە ئەنفال کرا جەنابی مامۆستا حەمەد ئەمین لەسەر ئەم مینبەرەی مزگەوتی گەورە خوتبەیەکی خوێندەوە باسی زوڵمی زاڵمان و بەعسیەکانی کرد هەروەها لەگەڵ چەند مامۆستایە کە خۆم لە خزمەتیا بووین چووها بۆکن بارق ڕزای کرد و وتارێکی خوێندەوە باسی مەغدوریەتی میلەتی کوردی کرد گوتی ئەم میلەتە گەلێک مەغدورە گەلێک فەقیر و هەژارن داهاتوم دەبێ بەریان دەی ئەویش گوتی نیوەڕۆ دەبێ میوانی من بی تی ئێمەی عەشایر ئێمەی عولەما و زانا نانی کەسێک ناخۆین ئەگە بە قسەمان نەکا ئەویش یەکسەر تەلەفۆنی هەرگرت 5 زیلی عسکەری پڕی لە ژن و منداڵ و پێشمەرگە و فیرار بوو هەمویان بەردا لەبەر خاتری مامۆستا مەلا حەمەد ئەمین چۆم حەیدەری هەروەها جارێکی تر هەر لە کاتی ئەنفالەکە داوای لە من کرد ئەمن لەگەڵ کاک مەلا خالید شیلەی ئەو نەماوە خوا لێی خۆش بێ لە خزمەتیا چوین هاواری برد بۆ هەولێر بۆ مەجلیسی تەنفیزی و تەشریعی ئەو کاتە بەو شێوە عیبارەتە قسەی لەگەڵ کردن وتی ئەمڕۆ میلەتی کورد لەی قەوماوە ئەمن هاواری مەغدوریەت و میلەتی کوردم بۆ ئێوە هێناوە بەڵکو بە ناوی مەجلیسی تەنفیزی و تەشریعی شتێک بۆ میلەتەکە بکەن ئەقەلشی ئەو ژن و منداڵە و خەڵکە بێخەتە تاوانە ڕزگار بکەن یەکیان لە مەسئولەکان کە بە قسەکانی مامۆستا مەلا حەمەد ئەمین چۆم حەیدەری زۆر تاسیری لێ کرد فرمێسک بە چاویا هات گوتی جەنابی مامۆستا دەزانی ئێمە مقەباین هیچ دەسەڵاتێکمان نییە بەڵام مەسئولەکەی کە یەکانی تەنفیزی بوو یەکانی تەشریعی بوو کە لە هەولێردا دەنیشتن ئەو کاتە بەڕەقی جوابی مامۆستای دایەوە گوتی جەنابی مامۆستا ئەوانە خزمەتی شۆڕش و پێشمەرگیان کردووە ئەو خەڵکە لە پێشمەرگەکان خەتابارترن چونە هێلکە و هێلانە و بناغەی میلە پێشمەرگە بوون پێویستە ئەوانیش وەک پێشمەرگە بزر کرێن و بگیرێن
مامۆستا فەرمووی نا ئەوانە مەغدورن، ئەوانە زوڵم لێ کراون، بە هەمووتان غەدرتان لەو میلەتە کردووە، خوای گەورە لێتان قبول ناکە، ڕۆژێک دێ ئەو بازە دەدەنەوە. ئەوجا لە هەموو مەجلیسەکان جەنابی مامۆستا مەلا حەمەد ئەمین بەو پەڕی شوجاعەت و ناتقیەتەوە قسەی دەکرد بەرامبەر بە مەسئولەکان. جارێک لەوانە حەسەن عامیریە کە بوو هاتە کۆیە مەجلیس بەرامبەر مامۆستا حەمەد ئەمین قسەیان کرد، باسی خەڵکی کۆیان کرد، گوتیان دەبێ وا بکەن ئەو پێشمەرگانە بێنەوە خۆیان تەسلیمی حکومەت بکەن. جەنابی مامۆستا فەرمووی ئێمە داوای ئەلفالەکانتان لێ دەکەین، پێشمەرگە بە قسەی ئێمە نەچۆتنە شاخ و بە قسەی ئێمەش نایەنەوە، ئەوان داوای حەقی خۆیان دەکەن، بەڵام ئێمە داوای ئەوەتان لێ دەکەین ئەو ژن و منداڵ و خەڵکە بێخەتایی کە بە ناوی ئەلفالەوە بە ناوێکی بێشەرعیەوە گرتوتانن داوا دەکەین ئەوانە بەردەن. ئەوجا شێخ جعفەریان لەگەڵ بوو بە ناوی حەسەن عامیریەوە تووڕە بوو لە مامۆستا تیجارێک کە قبول ناکەین لە مەجلیسی ئێمە باسی ئەلفال بکەی. مامۆستا فەرمووی نەک من هەتا کوردێک بابێ ئێمە لە مافی ئەو ئەنفالە خۆش نابین و داوای حەقی کوردتان لێ دەکەین. ڕە دیارە مامۆستا هەم مامۆستای پیاوێکی مامۆستای ئاینی بوو، مامۆستای مزگەوتی گەورەی کۆیە بوو و پیاوێکی درسۆز و شەرعزان و فیقهی واقعی زۆر لابوو، چکە لە وتارەکانیان زۆر کاریگەری هەبوو. یەکێک بوو لەو مامۆستایانەی کە وتاری دەدا یعنی بای 2 هەفتەی دەکرد نەک هەفتەیەک، هەر مەوزوعێکی باز دەکرد لە کۆیە. خەڵک زۆر دڵی خۆش بوو. کاتە لە کۆیە 2 مزگەوت خۆتبەی لێ دەکرا لە هەموو شاری کۆیە، یەکێک لەوانە ئەو بوو، یعنی ئەو مزگەوتی ئەو دوایی لە مزگەوتی سەید نووری بوو، دوای هاتە مزگەوتی گەورەی کۆیە. مامۆستا درسۆز بوو بۆ شارەکەەوە، بۆ خەڵکەکەی بەردەوام بەرگری لێ دەکرد کە ئەو کاتە کەسێک وانە و بەرگری لەو شارە بکە بۆ خۆتان زانن لەو سەردەمەی ئەوە خەڵک کەوتووە بینی حکوومەت ڕژێم و شۆڕش و پێشمەرگە بە بەردەوام ئەو خەڵکە لەوە پێویستی بۆ بوو بەرگری لێ بکەی، پێویستی بۆ بوو بەرچاوی ڕوونکەی، چکە شۆڕشیش ئەو دەمە دەویست هەموو خەڵک تێیدی ئەو بکات لەگەڵ ئەو بێ، لەگەڵ ئەوە لەگەڵ ڕژێمیشە ئەوانەی و خەڵکی لە ناو شار دانیشتووە لەوێ بۆ کاری کردووە، پێویستی بەوە هەبوو بەڕاستی بەرگری کارێکی باشێوێ. مامۆستا زیاتر بە دەرکەوت لە ساڵی 1970 کە کاتێ مامۆستا مەلا عومەر شەهید کرا، مامۆستا زۆر بەرگری لێ کرد، چکە وەکو قوتابیەکی خۆی بۆ زۆریشی خۆش دەویست. مامۆستایەکێک بوو لەو کەسایەتی دیارانەی ناوچەی سوورداش و دەشتی کۆیەوەوان ناسرااو بوو، بەدەستێکی چەپەر بەڕاستی شەهیدیان کرد. و دوای ئەوە کۆنگرێکی گەورە لە 4 قوڕنە کرا، هەموو مامۆستایان لەسەر ئاستی کوردستان بەشدار بوون. ئەو کاتە مامۆستا مەلا عوسمان ڕەحمەتی خوای لێبێ، مامۆستا مەلا عەلی، مامۆستایانی هەولێر، سلێمانی هەموو بەشدار بوون، چکە هێرشێکی گەورە دەکرا سەر مامۆستایان. لە مامۆستا مەلا ئەحمەدی خانەقا درا، لە مامۆستا مەلا محەممەدی قەرەداخی درا، یعنی وەکو دەڵی دەستێکە بوو کە دەیانویست لەو مامۆستایانە لەو ڕەمزانە بدەن کە بەڕاستی بەرگری کار بوون لە ئیسلام و لە مسلمانان. بۆیە لەوێش مامۆستا وتارێکیدا و تارێکی زۆر کاریگەریدا. و پاشان دیار بوو یەکێتی نیشتیمانی ئەوەیان پێ ناخۆش بوو و مامۆستا سەردانی مامزەلالی کرد ئەو کاتە لە سەرگەڕ و باسیەوە کرا. مامزەلال زۆر نیگەران بوو بەو کۆنگرەیە کە وای هەست کرد بوو کە ئەو هێرش کراوەتە سەر یەکێتی نیشتیمانی و ئاڕاستەی وتارەکانیش بەوە بوو، چکە یەکێتی لەو مەنتیقەی باڵا دەست بوو، مامۆستایەکی وا شەهید بکرێ ناکرێ، ینی ئەوان لێ بێدەنگ بنوە. ئەو کاتە مامۆستاش بەڕاستی وتی پێم خۆشە کە ئێوە دژی ئەوە دەوەستنەوە کە ئێوە نین، ینی چکە ئێمە پێمان ناخۆشە ئێوە بن، بۆیە ئێمە بەڕاستی زۆر بە جددی بە دووی بکوژی مامۆستا دەگەڕێن و دەیکوژینەوە و ئێمە قبوڵ ناکەین مامۆستایان لێیان بدرێەوە شەهید بکرێن. بۆیە مامزەلار ژەو کاتە باسی کرد کە دەبێت کۆتایی بۆ قەزەیە بێندرێەوە، ناوێت لە مامۆستایان بدرێ و ئێوەش بەڕاستی لەو حەددە وەکو دەڵێ
ئیتیقام و ئەوانە نەکرێەوە دیار بوو کە ئەوە بەشێک بوو لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەو شتانە هەستا بوو. مامۆستا بەڕاستی بەرگریکار بوو ینی لە هەڵوێستیە لە هەڵوێستی سیاسیە کە ئەو کاتە لەگەڵ ڕژێمە لە ساڵی هەشتا کە کاتێک بەرزانیەکان ئەنفال دەکرێت دوای ئەوە دیسان کۆنگرێکی گەوریان لێرە کرد مامۆستایانی دەڤەری هەولێریان هەموو کۆ کردەوە یەکێ لەوانە مامۆستا مەلا حەمەد ئەمینی چۆم حەیدەری بوو کە حکوومەت یەکێ لە قیادەکانیان لێرە بوو محافظ لێرە بوو و مدیر ئەمن قسەیان زۆر بۆ مامۆستایان کردو بۆ ئاڕاستەیە کە مامۆستایان فتوایەک دەرکەن و دژی ئیمام خومینی قسە بکەن و مسلمان نییە و ئەو شەڕی دامەزراندۆ لەو بابەتە دوای قسەکانیان تەواو بوو و داوایان لە مامۆستایان کرد و چێ قسەی هەیە ینی مامۆستایەک لە قوشتەپە ئەوی شەستا بوو باسی مەعاناتی خەرچی قوشتەپە و بەرزانیەکانی کردبوو کە دوای ئەوەی کە پیاوەکانیان هەموو بردراوە و بزر کراوە دیار نین و خەڵک بەڕاستی عسکەر و ئەمن و ئەوانە جارەیە دێن تعدا دەکەن و شت دەکەن لەوێ محافزش هەستا بوو زۆر بە تووڕێی قسەی بە مامۆستا گوتووە توی دانیشە ئەوانە دەبواە وەکو دەڵێ بە بنزنجیری دەبا بۆ کرێنەوانە دژی حکوومەت بوون مامۆستاش دانیشت بوو دوای ئەوە مامۆستا حەمەد ئەمین هەستا بوو ئەوانش گوتویان مامۆستا فەرموو و گوتی وەڵام من شەر تەیدی ئەو مامۆستایە دەکەم چۆن دەبێ ینی ئەو شتانە بکرێ محافظ دیسان زۆر بە توندی دژی مامۆستا قسەی کردبوو مامۆستا گوتووی دانانیشمە من ئێوە دەتانەوێ ئێمە لێرە فتواتان بۆ بدەین کە خومینی مسلمان نییە و کافرە و ئێوەش لەولا تعدا لە ژن و منداڵمان بکەن ینی چۆن شتیوا قبول دەکرێ ینی ئەمە ناتا بەەوە هی نەوتی دانانیشمەوە تاکن سەدام حوسێن دەڕۆم و بزانم ئەوە قسەی ئەوە و ئیشی ئەوە یان هی ئێوەیە لێرە ئەو کاتە زۆر داوان لێ کردبوو کە مامۆستا دانیشێتەوە و بە تاکید ئەوەی کە لە قیادەوە هاتبوو تێمەوە چارەسەر دەکەین و نابێشتی وابێەوە لە ئێمە ناوەشێتەوە و محافزی دانیشتان بۆ محافز قسەی پێ گوتبوو گوتووی ڕاستە ئەوە بەڵام لەوێ هەر ئەوەشیان کردبوو کە چەند مامۆستا تەیدی ئەوە دەکایانی مامۆستا حەمەدی وتی پێویست ناکە هەموو مامۆستایان تەیدی ئەوە دەکەینەوە بە تەنیاش بە من دیفاع لەوە دەکەم کە ئێمە کە سوکاری ئێمە ئەوانیان کە بردووە بزر کراوە خۆشن و منداڵەکانیان ینی لێرە تعدایان لێ بکرێ ئێمە لێرە دانیشین بە هەڵوێز بوو لە کاتی ئەنفالەکانە بەڕاستی وتاریدا لەو ڕۆژەی ینی 3 ڕۆژ بوو دەشتی کۆی ئەنفال کرا تەفسیری سوورەی حەشری کرد لە خوتبەیە ینی ئەوە کە کەس نەیدەوێرە بەڕاستی لەو ڕوانەوە زۆر زۆر بەتوانە ولیانی لە جێی خۆی قسەی دەکرد ئەو هەڵوێستانی کە هەیبوو لە جێی خۆی بووایە حتمیە مامۆستا قسەی دەکرد لە کاتی شەڕی کوێتە سەرەتا بوو ینی حکوومەت وەزیری ناردبوو کە داوای لەو خەڵکە دەکرد بچنەوە زەویەکانیان بچێرن لەبەرەوە حسارمان لەسەرە و لەو بابەتە هاانی خەرچی دابوو مامۆستا شەستا بوو گوتوی چێ بچێیانی بۆ دەشتە ئێوە کە سوکارەکەتان هەموو ئەنفال کردووە خەڵکەتان هەموو بردووە باوانە بێنەوە خۆ ئێمە ناچین جووتتان بۆ بکەین باو خەڵکە بێتەوە بچێتەوە سەر ئەرزی خۆی ئەو کاتە دەغڵودان دەکا زەراعەت دەکا ئەمجایشێک لەوێ هەری ئەوە بوو لە مستەشارەکان زۆر بەتوندی قسەی کردبوو مامۆستاش پێی گوتوم بۆ کنتو نهاتووم ئەوە زیرە بە ئێمەی بان کردووە ئەوە داوا دەکا ئێمەش بەڕاستی هەر دەبێ وا بکەین ینی چۆن ئێمە بچین دەغڵودان بکەین و کاتێکەوە مرچی ئەو خەڵکێ لەو هەڵوێستانی مامۆستا بەڕاستی وەکو دەڵێ دڕسۆزی بۆ دین بۆ ئەو ڕابوونە ئیسلامیەوە دژی ئەو تەوژمەی کە ئەو کاتە زۆر بە توندی دژی ئیسلام و دژی مامۆستایان ینی لێیان دەدراوە شەهید دەکران مامۆستا بەڕاستی لەوانە زۆر بە هەڵوێز بوو بۆیە کەلێنی زۆر دیارە ینی تا ئێستاش مامۆستا کەلێنی پڕ نەبووەتەوە لە شارەکەەوە بەبێ جیاوازیش بەرگری لە هەموو خەرچی کۆیە دەکرد کە ئەو کاتە بەڕاستی کۆیە هێزی پێشمەرگە و حیزبەکان بە بەردەوام چالاکیان هەبوو و مامۆستا بە بەردەوام لەگەڵ ئەو مەعاناتانەیە بوو لە بینی حکوومەت و لە بینی پێشمەرگە و دیفاعی لەو خەڵکە دەکردیانی لەگەڵ حکوومەتە کە دژی حکوومەت ئەو هەڵوێست دژی مەدەنی نەنوێنێ مامۆستا چۆم حەیدەری بەو
دووسێ وشەیەی پێناسە دەکەم کە تەنیا بزمەندی لەسەر نەبوو، تەنها بز مەلا و وتار خوێن و خەتیب نەبوو. مامۆستا مەلا چۆم حەیدەری پێشمەرگەچی نهێنی ناوشاری کۆیە بوو. من ئەگەر ڕێگام پێ بدرێ ناوی لێ دەنێم پێشمەرگەچی نهێنی زەمانی خۆی لە هەشتایەکان خوتبە نەبوو لە وتارەکان نەیهینتەوە سەر سیاست بە شێوەک لە شێوەکان. لۆ نمونە ڕۆژانێک زوڵم کرابا لەو هەفتەی یەکسەر خوتبەکەی یا عیبادی ئینی حەڕەمت الظلم على نفسی فلا تظالموا. یەکسەر خوتبەکەی بەوەی دەست پێ دەکرد لەوەی خەڵکەکەی بتاسیێنی و دژمنەکانی کورد بتاسیێنی کە ئەو هەفتەی زوڵم کرایە. ئەنجا زوڵمەکە جیرانی زۆر بە یان لە کاتی ئەنفالەکان. جارێ لە کاتی ئەنفالەکان باوەڕ بەقەت نیوەی شاری کۆیە بە تەنیا دەوری هەبوو. لۆ خۆی لەسەر شەقامەکان دەگەڕا، خەرچیان دەدا ئەوەی لێی ئەمین بە دەیگۆ بڕۆ خەڵکەکەی و ئەو ئیڤیانە هەموو خەڵکی گوندەکانی تێدایە و تێنیانە ئاویان بدەنێ نانیان بدەنێ. بەدەستی خۆی سەمونی دەوزیع دەکرد لەسەر ئیڤایەکان. مامۆستا چۆم حەیدەری شێر بوو، شێر لە فلیبی ڕیسالەی هەموو جارێ حەزرەتی حەمزە دەبینم مامۆستا مەلا حەمەد ئەمین چۆم حەیدەریم بەبیر دێتەوە کە حەمزە بە پێش جێیشەکەی کەوتیە. مامۆستا چۆم حەیدەری لە وتارەکانی بەردەوام خەریکی وەی بوو کو کورد ناوی بمینێ. لە زۆربەی ئەو خوتبانەی نزیک نەورۆزێ دەبوو ئەو دێرە شعرەی خەتیبی ئەقسای جامیع ئەلاقسا خەتیبەک بوو. ئەو شعرە ئیوی بوو الحمد لله ذلت دولة الصليب وبمحمد المصطفى العربي أعز الكرد بالمصطفى العربي أعز دولة الكرد بالمصطفى العربي. زۆر لە بواری نەتەوایەتی زۆر بەتوانا بوو، لە بواری ئاینی زۆر بەتوانا بوو. ڕۆژانی جومعات زۆربەی لە ساڵی هەشتایەکان ئەمن فیراری عسکەری بووم. ڕۆژی جومعان لۆمان هەبوو بینە دەرێ خۆمان لە مزگەوتێ بکەین نوێژی جومعەکەی بکەین. ڕۆژانی تر خۆمان لە مارە مات دەکرد. بەڵام ڕۆژەکانی جومعان کە دەهاتم یەکسەر لە مزگەوتی گەورە ئەو کاتیش لە هەشتایەکان ئەوی بەبیرم بی بەس لە مزگەوتی گەورە خوتبە وتار دەخوندراوە. وا بزانم لە مزگەوتە چیخ دیکەش مزگەوتی خاڵە سەیدوەری پێدەرێن لەوێژ دەخوندراوە. بەڵام زۆربەی خەڵکەکەی هەر لەگەر مزگەوتی گەورە ڕاهاتبوو هەر دەهاتە خوتبەی مزگەوتی گەورە. خوتبەی مزگەوتی گەورەش دائیمەن دوو بەش بوو، بەشێکیان بەشە ئاینیەکە بوو بەڵام هەر دەهیناوە سەر بەشە کۆمەڵایەتیەکە و سەر زوڵم و تەعەدای حیزبی بەعەز لەسەر خەڵکی سبیلی کورد خاسەتەن لە فترەی وەکتە باسم کرد لە فترەی نەورۆزەکان کە جم و جۆڵەکی کوردایەتی و نەتەوایەتی لە ناو کورداکان دروست دەبوون و دەشیهیناوە سەر بابەتی ئاینی. بەڵام بابەتە نەتەوایەتەکە زاڵ بوو بەسەر هەموو خوتبەکانیدا. هەڵوێستی مامۆستا کەسایەتی مامۆستا هەمووی تێکەڵچێش کردبوو لەگەڵ ئەو دینداریە و ئەو عیلم و معرفەتەی هەیبوو لە دینە. بۆیە تایبەتمەندی ئەو جیا بوو لەوەی کە مامۆستا کەسێک بێت چۆن دەڵێ لا تلهیهم تیجارة ولا بيع عن ذكر الله. کابرایکی خۆڕە پیاوێکی خۆڕاگر بوو مستەقیم بوو تا ئەو کاتێک کە سەرنجام سەر بەرزانە گەڕایە بۆ منە. دەمێ باسی ئەو بکەی مامۆستا لە ڕووی زانستی مامۆستا ئەوەی کە باوکتان بوو تاقە کوڕێکی بوو تەوسێ و ئامۆژگاری بە ڕێزان لە بۆ جەنابتان کە چەندە هەم پابەندی دین بن هەم پابەندی شەرعی خوا بن هەم پابەندی ئەو زانست و معرفە بن کە بەڕێستان شکر ئێستاکە دکتۆران. یەک لە شتە سەرنجڕاکێشەکان لە ژیانی ئەو بوو
زۆر مرۆڤێکی پەروەردەیی بوو. هەندێک نمونەی زۆر ئاسان بۆ باز دەکەم. جارێ ئەو بە مناڵێکی بچووکی دەگوت جەناب وەکو ڕێز ئەوە کوڕێز ئەمن تا ئێستاش پێم دەرێن کاکە لەبەرەوەی قەت بەناوی خۆم باژی نەکردوتم هەر دەگوت کاکە ئێستاش برین خوشکەکانم مناڵەکانی وان بە من دەرێن کاکە ئەو بۆچی بۆی لەناو ئەو شخصەیە ینی هەست بە کەسایەتی خۆی بکات هەست بەوە بکات کە ئەوش کەسە ینی شخصە یەکێکە کە دەکرێت ئەوش ببێتە ژمارەیەک دوای بۆ خزمەتکردن جا لەبەرەوە بەڕاستی نەک من ئەوانەی کە لە ئامۆژگای دەرسی پێگوتون یا ئەوانەی کە لە مەجلیسەکانی ئامادە بۆتن هەست بەوە دەکەن کە ڕنگدانەوەیەکی زۆر هەیە لە کەسایەتی ئەو لە من و لەوانیشدا بۆیە بەدەگمەن دەبینی مەلایەک خائین بێت ڕاستە زۆر کەس هەیە پێی دەرێن مەلافرانە کەس بەڕەمەوانە مەلا نین کە بڵێن خیانەتی لە میلەتەکەی کردووە جا ئێستا خیانەتی لێ بکایە پێشتر خیانەتی لێ کردووە بەڕام ئەوەی کە مەلای ڕاستی بێت خیانەت لە میلەتەکەی نەکردو و قەتیش نایکە دا ئەو جیشەکە لەوانەی کە مەلایەک بووە خیانەتی لە میلەتەکەی نەکردووە تا پێشی کراوە خزمەتی کردووە هەڕوێستی هەبووە لە بەرامبەر بە ڕووداوەکان ئەو وەختەش هەروێست گرنگ بوو بەڕاستی وەلایەنی ئەوەی کە دڕسۆز بێ بۆ دەورپشتی خۆی جا چێ خەرچی گوندەکە و خزمەکانی خەرچی گوندەکەی ئەنیە تا ئێستاش پێم خۆش بوویەوە چاوپێکوتن لەگەڵ خەرچی گوندەکە بکەن بزانن هیچ جیاوازیەک یعنی خزمەکان هەمویان پێکەوە کەس هەستی بەوە نەکردووە کە مەلا حەمەدەمین خزمی ئەو نییە یعنی کە چوو بێتە گوندەکە بۆ نمونە تەواو قەت لە گوندەکەدا نەنیشتووە یعنی لەوانێ دوسێمان جگمەلا شانازیان پێکردووە کە خەڵکی کە چوو بێتەوێ قەت نەچۆتە ماری برایەکانی خۆی یعنی وای پیشانداوە یاخود وای کردووە لەگەریانەوە وای هەڵسە ئەرسکەوت کردووە کە ئەو لەگەڕ هەمووانە خزمی هەمووانە جا هەر کەراوە بەنیسبەت گوندەکە کاتۆتە شارەکەش بە هەمان شێوە ینی خۆی دانەبڕاندووە لە خەڵکەی ناو شارەکە خۆی هەمیان زانیوە بەڕێ هەمیشە بە خەمی هەمیەوە بووە هەمیشە لەگەر هەمویاندا بووە قەدوانە بووە خۆی لە بەلای لاتەریک بوو بێ بەرامبەر شتێک یاخود شوێنێک هەڕوێستی بێ هەڕوێستی نەوە بێت لە مزگەوتی گەورەی کۆیە چەند ساڵ لەوێ ماوە و پێشنێژ و تار خوێن بوو مەدرسەشی هەبوو بەرەخۆی لە دەتوانین بڕێن لە ساڵی یەکەوە لەوێ وەکو مەلا هەشتا یەک لێوە مەلا بووە تا ڕۆژی وەفاتی بەڕێ هەمیشە باسم کرد بێ فەقێ نەبووە بێ مەدرسە نەبووە بنسبة علمي مامۆستا أو خوێندنی مەلایەتی طبعا أول ذلك فقيه كذا يخوانون عادة قرآني مثلا قرآن دخونون فقه مسائل فقه تفسير فقه قرآن علوم حديثة أو زار بلاغة نحو صرف معانى بيانة بديعة أو شتاني ما مصا أو علوم الشرعي برواني ديزاني حتى من لكاتي خوي لاشتاو بين كما سلم ورقلتو طبعا كنت خواه يرمتي دام لاشتاو شاش طبعا كنت إذا سنسخكم بو ملاكاني كوي نار بو كنا وذا ما أولا بزقفتي قوربو بعنواني المرأة في الفكر الإسلامي إذا مقصدم خوين دبويا ملاحظات خوي لصر رسالة كيبو من نصيبو أو جملة وابقرة أو كلمة وها أو رأي أو هامري أو هابري رأي خوي برامبر بوا يعني فيها شي خويندرين شي باشي هبو شارة زايساشي هبو وتعبتي العربي طبعا وكودري علمي نحو وصرف وبلاغة وصانا شارة زايشي زور زواني هبو أزار رحمتي لهبيو جارێککە مەسئولێکی شعبەی حیزبی هاتە مزگەوتی گەورە ناو بازار و سەربان و کۆڵانەکان هەموو تەوەکرابوون بە حیمایەکانی لەکن مامۆستا دانیش گوتی مامۆستا مەلا دەبێ واریسی پێغەمبەرن دەبێ ڕەشید بن نابێ بترسن هاتوین داوا دەکەین لە جەنابت لە خوتبەیە باسی پێشمەرکان بکە و داوای لێ بکە بگەڕێنەوە خوا تەسلیمی حکومەت بکەن جەنابی مامۆستاش گوتی وە قسەش بە مام جەلال بڵێ
زەناوی مامۆستا فەرمووی قسە بە مامزەلالیش نارێم بە پێشمەرگەش نارێم ئەوان هەم بە قسەی من نەچۆتن هەتا بێنەوە و باسیشان ناکەم و ناشترسێم لەبەر ئەوەی گوتی ئەمن ترسنۆک نیم پیاوەکە گوتی مەلا مادام ترسنۆکی گوتی نا من ترسنۆک نیم جەنابەت ترسنۆکی ئەمن شەو و ڕۆژ لەنا ئەو خەڵکەم لەم شار و دێ و بازاڕم دێمە مزگەوت پێنج فەرزە نوێژەکەم بەڵام ئەتوو بۆ ئەم دەدەقە نەتوانی بەبێ حیمایە بێ مزگەوتی گەورە هەر چوار دەوری مزگەوتت کردوتە حیمایە ئەمن بەبێ حیمایە چۆن بتوانم ئەو قسانە بکەم ئەو تەقریرە و دەرزگوتەوەی لە مامۆستا مەلا حەمەد ئەمین چۆم حەیدەریم بیستووە و لە خزمەتیم خوێت گوێم لێ بووە و فێری کردوین لە هیچ مامۆستایەکی تری کوردستان نەمدیوە بەم شێوە تەقریرە چونکە فەقەی وا حالی دەکرد و تێی دەگەیان هەر دەرسێک بیا دەچووە ناو دلی ئینسانەکەەوە و ناو مۆخی سەریەوە. بە بەردەوام فەقەی هەبوو بە بەردەوام هاوینان خولی دەکردەوە ینی خەڵک زۆری سفادەی دەکرد و گەنجانی بانگ دەکرد ینی تەعاملیشی لەگە و گەنجانە بوو زۆر گەنجانە بوو ینی ئەوانەی کە ئەو دەرسی پێدەگوتن ئێستاش ئەسەریان پێوە دیارە ینی چکە تەعاملێکی زۆر خۆشیە بوو کە کەم مامۆستا هەبوو ئەو کاتە لەگەڵ ئەو گەنجانەوە دەرسیان پێبرە چکە ئەو لە ئەو کاتەوەکو دەڵێی بە ڕەسمی لە ئەوقافە و موافقەی وەردەگرت و بۆ خۆشی لەگەڵیان دەبوو مامۆستا ئەو خەڵکی پەروەردە دەکرد ئەو گەنجانی پەروەردە دەکرد دڵی زۆر بە گەنجەکان خۆش بوو مامۆستا ینی پیاوێک بوو لە مزگەوتێککە دەتبینی بۆ خۆی خزمەتی مزگەوتی دەکرد یان من بینیومە بۆ خۆی ئاو دەستەکانی خاوێن دەکردەوە بەیانیان داهات دەرکەی قەپاتە کرد ئەو مزگەوتەی حەوشەشی دەشوشت هەمووی دەشوشت ئەمجا لە دوای دەرکەی دەکردەوەی دێشکەس بێیانە تا هەمووی خاوێن دەکردەوە کاتە مزگەوتی گەورە ئاوا بوو ینی کەسی نەبوو مامۆستا بۆ خۆی خزمەتی دەکرد. ڕۆژەکیان ڕەمەزان بوو کە ئەو کاتی بە کۆپتەرەکەی لیوا باریق لە کۆپتەری سەرکۆیە دەسوڕاوە خەڵک ئەنفال دەکرا ئێوارەکی لۆوەی عەتفەکی خۆیان پێشانی مامۆستای ئاینی بدەن یان پێشانی خەڵکەکەی بدەن مامۆستایانی ئاینیان بان کرد بۆ ئێوارە خوانەچی لە قەڵعەی کۆیە ئەو قەڵعەی عەسکەری ئەو کاتی لەسەر ڕێگای تەقتەق و ئەو مەفرەقەی سەیتەڕەی کۆی ئێستایە لەوێ بانجیان کردن بە ناچاری چوون بەڵام من بۆ بەیانی بە خزمەتی گەیشتم گوتم مامۆستا مەوزوعی دونیا چۆن بوو چوون گوتی چوونەکەمان باشتر بوو لەوەی نەچین بەجارەی لێمان هار دەبوون ڕەفسمان کردبا چوین بەدەم داوەتەکەیەوە بەڵام لەوێ وتارەکەم خوێندەوە ئاگرم لە حزبی بەعاز بەردا بەو شێوەی جوابی دامەوە وتی وتارەکەم خوێندەوە لەسەر کاتی دانخواردنەکەی ئاگرم لە حزبی بەعاز بەردا پێم گوتن ئەنگۆ زاڵمن ئەو خەڵکەی هینایتانن هیچی پێشمەرگە نین هەمووی عائیلە و ماڵ و منداڵن زۆر بە حەماسەتەوە خوتبەکەی خومبەوە لەوێ بەڵام ئەو جوابەکەشی ئەوها دامەوە گوتی نەچوو باین زیاتر لێمان هار دەبوون هەر هیچ نەبی تێم گەیاندن کە ئەنگۆ غەڵەتن کە ئەنگۆ درڕندەن ڕۆیشتنی نەمانی مامۆستا مەلا حەمەد ئەمین چۆم حەیدەری زەرەرێکی گەورە بوو لەو کاتی لە کۆیە درا بەڵام خوای گەورە ئەجەلەکەی هەر ئەوەندە هی نابوو بە حادیسەکی لە ڕێگای هەولێر کۆیە دامی سیارەی بوو ئەمری خوای کرد ئەو کاتیش کە چوو بوو هەر بە ئیشی کۆیەوە چوو بوو ئەو کاتیش کە چوو بوو لە بۆ سەفەرەکەی هەر بە ئیشی کۆیە چوو بوو بۆ بەردانی چەند کەسێک ئیتر ئەوە بوو مامۆستا مەلا محەممەد ئەمین چۆم حەیدەری ئێستاش ئەلحەمدوللا جێگای چۆل نییە کوڕێکی لە پاش خۆی بەجێهێشتێ بە ناوی کاک دکتۆر جەواد هەر دەیبینم ئیشەڵڵا یەکێک بی لە مامۆستا چۆم حەیدەری دووەم.
بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕسەی زانایان ئەوەی بینیمان و بیستمان بەشێک بوو لە ژیانی کوڕ لە سەروەریە ڕێزار جەنابی مامۆستا مەلا حەمەد ئەمین چۆم حەیدەری مامۆستا لە پێگەیەکی زۆر بەرزی زانستی و لە پایشی زۆر بەرزی کۆمەڵایەتی مامۆستایەکی بەهەڵوێست مامۆستایەکی خەمخۆر بۆ خاک و نیشتیمان مامۆستایەک لە خزمەتی زانستە شەرعیەکان ببێت جیاوازی هەر شوێنێک جەنای مامۆستایی لێبوو بێ ئیلا مەدرسە و حوزرەی تیادا کردوتەوە ئێمە هەرچەند بین باسی ئەو کەڵە پیاوەکەی ناتوانین حقی تەواوی خۆی پێ بدەین لەبەرەوەی بەمانای کەری مامۆستایشی زانە بووە و مامۆستایشی بەهەڵوێست بووە مامۆستا چۆم حەیدەری لە ساڵی 1933 لە گوندی چۆم حەیدەری سەر بە شارەدەی تەقتەقی کۆیە لەدایک دەبێت و لە ساڵی 1990 بە کارەساتی ئۆتۆمبیل وەفاتەکات تەرمەکەی لە تەنیشت یان بڵێن لە ڕۆخ مەلای گەورەی کۆیە بە خاک دەسپێردرێ ئێمەمان وەکو کورد کەڵە پیاوێنێکمان هەبوونەکە جێگەی ئەوەین ئێمە شانازیان پێ بکەین لە لووتکە بوونە لە ڕەوشت لە معریفەت لە خزمەت لە هەڵوێست لە کوردایەتی و لە دینداری دەبێت ئێمە ئەوانە بکەینە پێشەنگ و پێشەوای خۆمان دەخوازین کە خی گەورە مەقامی جەنای مامۆستا لە فیردەوسەکانی ئەعلا بێ و ئێمەمانش بە خزمەتی ئەو کەڵە پیاوانە شاد بکاتەوە لە دنیاژا لەسەر سیرەت و لەسەر هەڵوێست و مەوقیف و دینداری ئەوان بژین تا بێگەیشتنەوە بەخوای گەورەتان ئەسپێرم خوداتان لەگەڵ.